ناوی خی گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەوی سڵاوی خی گەورەتان لێبێت. ئێمە جارێکی دیکە لە قەزای چەمچەماڵ پێتان ئەگەینەوە لە دەستگای بەخشین. ئەمڕۆ ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری مادی بەسەر زیاتر لە 150 خێزانی هەژار و کەم دەرامەتی سنووری قەزای چەمچەماڵ دابەشەکات. کرێگارێکی کۆمپانیای شکار لەگەڵتان قسە دەکەم کە سوودبن بوومە لەم هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین. بەڕاستی ئیشوکارەکانیان جێگای دەستخۆشی و نمونەیان زۆر بێت. دەستخۆشیمانەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین. بەڕاستی نمونەیان زۆر بێت و کارەکانیان جێگای دەستخۆشیە. دەستخۆشیان لەکەین بەڕاستی کەم و زۆر من بمیانی کێتر بێت هەموو تاکی گەم شارە ئەوەی مستاق بێ ئەوەی سوودی لێ بینی و خی گەورە جەزایان بداتە و خی گەورە لیان ڕازی بێ و باش نین و چوار مناڵێک بێ باوکم هەیە بەجباری ژیانمان هیچ باش نییە. مناڵێکی نەخۆشم هەیە. ماڵ بسڵمانان و خێرخوازان ئاوا بێ خی گەورە نمونەیان زیادکە خی گەورە ئەم سەدەقەیان 1000 ئەوەی تر بداتێ 1000 ئەوەی تەجێی بسڵمانان و ئەم پیاوچاکە بۆی پڕبێتەوە کە چاوی لە ئەم فەقیر و مناڵە بێ باوکو کەم دەرامەتانەیە. واللهی سپاس بۆ خوا زۆر زۆر باشە. باری ژیانمان ئاسانەکات لەسەر شانمان. یعنی ئەتوانی بەخوای سە مناڵێکم هەیە سوێن بەخوا نەخۆشە چەندێکە توانم نەبۆبی بمەعادێکی وای پێوە بکەم کە توانای دکتۆرم نییە. خەڵکێکی هەژار زۆر لەم شارە هەیە و ئێمە زۆر دەستخۆشی لە بەخشینەکەین. بەڕاستی جێی دەسی دیارە لەم شارە. بەڕاستی وەکو بەخشین کۆمەڵ لە هەموو شتەکانە یعنی دەستخۆشی لەکەین بۆ هەموو شتێک. بەڕاستی ئەم خەڵکە هاتە بۆی لە فەقیر هەژارە هەمووی هاوکاری پێگەیشتووە لەم شاری چەمچەماڵە. بسم الله الرحمن الرحیم. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی چەمچەماڵ هاوکارێکە بڕی 12 ملیۆن دینارە بۆ 150 ماڵی فەقیر و هەژار و کەم دەرامەت و نەخۆش و هەموو جۆرێکی تیا مناڵی بێباوکی تایە. خی گەورە جەزای ئەو خێرخوازە باتوە کە خەڵکی ئەم شارەیە و ئێمە بەسەر کردوێتەوە و ئێمە بە دەستێکی ئەمین و چاوێکی بینەردانەوە و سپاس بۆ خی گەورەش. ئێمە ئەوەی کە لێرێ بەخوا کەسی ناناسین تەنهاوەنا خەڵکی شارن و خەڵکی کەم دەرامەت و هەژارن و ئەمە وەجبەی دووەمیشمانە لە هاوکارەکان بۆ خەڵکی کەم دەرامەتی شارەکەمان شاری چەمچەماڵ و ئینشەڵا لە داهاتووشە بەدەستمانەوە جلوبەرگ و وەجبەیەکی یارمەتیش بۆ مناڵی بێباوکان کە لە حدودی 80 مناڵەکە 80 عایلاکە و لەگەڵ ئەوەشە وەجبەیەکی تر خۆراکمانەبێ ئینشەڵا بۆ خەڵکی کەم دەرامەت و هەژاری شارەکەمان.
دەستگای بەخشین ئەو دەستگا ئەمینەیە کە خێرخوازان دەتوانن بیکەنە پردێک لە نێوان خۆیان و خەڵکی فەقیر و هەژار تا بتوانن وەکو نمونەی ئاوها کە ئەمڕۆ لە چەمچەماڵ ئەم هاوکاریە پێشکەش بە خەڵکی فەقیر و هەژار کرا لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان هاوکاریەکان لە ڕێگەی بەخشینەوە بگەێنن بە خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت تا دەرفەتێکی تر پێتان دەگەینەوە خواتان لەگەڵ.